سڵاتان لەبێ. کۆسڕە لە سوڵالی جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕۆژنامەی کوردستانی نوێی زمان حاڵی یەکێتی ڕاگەیاندووە بڕیارە بەم نزیکانە مالیکی سەردانیارێ بکات بۆ تەواوکردنی ئەو ڕێکەوتنی لەگەڵ نێچیروان بارزانی ئیمزاکرا و تیشی ئەگەر ڕێکەوتنەکەی جێبەجێ نەکرێت ئەوە خاوەنی ڕای خۆیان دەبن و هەموو ئەگەرەکان لە بەردەمیاندا کراوەیە. کۆسڕە لە سوڵەوەشی ئاشکرا کرۆ جگە لە نووری مالیکێرێک لە ئیبراهیم جعفەری و عەمار حەکیم سەردانیارێم دەکەن بۆ توندڕۆکردنەوەی پەیوەندیەکانی و نێشتنی ئەو ساردووسڕەی لە نێوان هەولێر و بەغدادا دروست بووە. دوای 2 مانگ لە بایکۆتکردنی پارلەمانتارە کوردەکان و بەشداریان لە دانیشتەکانی پارلەمانی عێراق کردەوە و لە دانیشتنەکەی ئەمڕۆی پارلەماندا ئامادە بوون. حەسەن جیاد پارلەمانتاری هاوپەیمانی کوردستانی لە پارلەمانی عێراق بەهێنارتی ڕاگەیاند هەرچەندە بەشێک لە پارلەمانتارانی دەوڵەتی یاسا ئامادەی دانیشتنەکە نەبوون، بەڵام نیسابی یاسایی پارلەمانتاران تەواو بووە و دانیشتنەکە دەستی پێکردەوە و پارلەمانتارە کوردەکانیش بەشداریان کردووە. سەلەبانی دوێنێ دووشەممە لە شاری کرماشانی خۆرەڵاتی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەرانەوە بە بەرچاوی خەڵکەوە لە مەیدانی ئازادی شارەکە سێ وڵاتی کورد لە سێدارە دران. ئاژانسی هەواڵی کورد بڵاوی کردەوە یەکێک لەو وڵاتیانە کە لە سێدارە درراوە خەڵکی شاری گیلان غەربی سەر بە پارێزگای کرماشانە و بە تۆمەتی کوشتنی کچێک لەلایەن دادگای باڵای کۆماری ئیسلامیەرانەوە حکمی لە سێدارەدانی بۆ دەرچووە. برایکی مەلاکرێکار ئەمیری پێشووی گروپی ئەنساڕولیسلام ڕایگەیاند دادگای باڵای نەرویج بە یەکجاری دۆسەی تۆمەتی تیرۆری بە ڕووی مەلاکرێکاردا داخست و ئەو حکومی پێشتر بۆی دەرچووە کە 2 ساڵ و 10 مانگە تەواوی بکات ئازاد دەکرێت. خالید ڕەنجەر برای مەلاکرێکار لە ئازاری پارێزەرەکەی مەلاکرێکارەوە ڕایگەیاندووە دادگای باڵای نەرویج بڕیاری داوە ڕێگە بە پۆلیس نەدرێت دۆسەی تیرۆر بە ڕووی مەلاکرێکاردا بکاتەوە بە یەکجاری ئەو دۆسەی داخستووە و لە تۆمەتی تیرۆر بێتاوان دەرچووە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاشکرای کرد تا هێزەکانی ئەوان لە سنووری هەورامان بوون ڕێگەیان بە هێزەکانی یەکێتی نەدەدا زەفەر بە هێزەکانی ئەنساڕولیسلام و جوندولیسلام بن. لە بەرنامەی ڕوودا و مێژوودا ڕایگەیاند دوای ئەوەی هێزەکانیان لەو سنوورە لەلایەن هێزەکانی ئەمریکاوە موشکباران کران و ناوچەکەیان چۆڵ کرد ئەنساڕولیسلام و جوندولیسلام نەیانتوانیوە یەک کاتژمێر خۆیان ڕابگرن. هەرێک لە فراکسیۆنەکانی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و ئایندی کوردستان لە پەرلەمانی کوردستاندا لە نووسراوێکدا داوا لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەکەن ڕێکەوتنامە حەوتخاڵەکەی نێوان نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و نووری مالیکی سەرۆک وەزیرانی عێراق لە 29 نیسانی ڕابردوو بگاتە دەست پەرلەمانتاران و لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ وەرسەنگاندنی بۆ بکرێت. کارلا دیلپۆنتی داواکاری گشتی پێشووی دادگای چاوانی نێودەوڵەتی و ئەندامی لیژنەی نێودەوڵەتی لێکۆڵینی لە مافەکانی مرۆڤ لە سووریا ڕایگەیاند چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا غازی سارینیان بەکارهێناوە. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕادیۆی سویسرا دیلپۆنتی ڕایگەیاند باپی ئەو زانیارانەی کۆیان کردوێتەوە دەرکەوتووە کە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا چەکی کیمیایان لە جۆری سارین بەکارهێناوە. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.